ئێمە مشکلەمان تەنها ئەمنیەتە بەڵێ ئەمنیەتی ڕێگاوبانمان بۆ دابین کە هیچ کێشەیەکمان نییە ئێمە کێشەی ئەمنیەتمانەیە بە بەتاڵیتین تەقەمان لێەکەن بە بارۆڕین تەقەمان لێەکەن ئەم کۆمپانیای گردوێتی نایەت خەت ینی بۆچی بۆ تەقەمانەکەن بۆ لە پێشە تەقەمان لێ نەکرابوو ینی منافەسەی بینی کۆمپانیەکان بە ئێمە ڕژێنن ئێمە چ گوناحمانەیە خاڵە گەورەکەم لێرە و هەتا خەلەکان تەقەت لێکرێ تێگەشتی واتە لە سنووری سەوزایە لێرە تەقەولێک لە قادەکەرم ئمشەوە لە ساحەکە تەقەیان کردووە لە سایق من ناو سیارەکە یاخەو تەقەم لێ بکەم تەنکەی نەفتەن پێ ئەگەر بگرێ خۆش مەسوولەتایە صاحب کۆمەڵی ماڵ و مناڵم نەوەی ئەنفالم یعنی ئەمە تعدا لەو خەڵکەکەن ئەم حکومەتە بە حەقەت دوو کۆمپانیایە کاکە بۆ ناچێتەوە وازی دێبێنە هل لە زۆنی سەوزا تەقەتان لەگرێ یاخود لە زۆنی زەردیش نا لە سوورانیش تەقەمانێکەوە لە سۆرانیش سیارەمانە لە سووران تەقەی لێکەوە لە سۆران بەڵێ دیارە بە درێژایی ئەمڕۆ ئێمە لە بەدواداچوو نبووین بۆ ئەم کێشەی داناغاز و کێشەی دۆسیەی غاز و کێشەی غازی ماڵان ئەوەی کە ئێمە گەیشتوێ ئەو نەتیجە بەرەمێنانی غاز هیچ مشکلەیەکی نییە دوو هێندەی پێداویستی خەڵکی کوردستان غاز بەرهەم دێت کێشەکە پێشووتر گرفتە بوو لە بینی کۆمپانیا و ڕادەستکردن و وەرگرتن ئێستا کێشەکە ئەوەی کەماوەتەوە ئەوەیە کۆمەڵە لە سایق تەنکەرەکان و ئەوانەی بارەکەن تەقەیان لێکرێ تا ئێستا بسودوو تەنکەر تەقەی لێکراوە و خەڵک سامار بووە ئەوانە لێرە و لەوێ لە شوێنی جیاواز خەڵکێکەیە تەقەیەکە ئێمە بە ڕسمی داوامان لە حکومەت هێرێمی کوردستان کردووە کە ئەم دۆخە ڕابگیرێ و ئەمنیەتی ئەم خەڵکە پارێزراو بێ ئەمنیەتی خەڵک پارێزراو بێ بە دڵنیاییەوە هیچ گرفتێکی خاص لە کوردستان ئێستا بوونی نییە ئەوە داواکاری ڕەوایە و بەڵێ وایە ئەوە ژیانیان لە مەترسیە غاز و نەودوان ناگوازرێتەوە شکەوە ئەگەر تەنکیەکەی فیشەکەکە بیبڕێ خۆشی تایە سەر و ماڵێ ڕوا بەڵێ حەقی خۆیانە و ئەگەر کێشەی تەقەکردن ڕانەگرن کێشەی سوتەمەنی و غاز بەردەوامە بێ کێشەکان لە داناغاز نییە لە دەرەوەی داناغازە کۆمەڵێک چەکدار پەیابوون لەم گرد و تەپۆڵکانەوە بۆەوەی کە هەر خۆیان ئەو ئیشە بکەن نایڵنەوە ئیشە بکرێ ئەوە گرفتەکەیە هەمووی ئەرکی حکوومەتە دوو لیوای نەوت و غازی هەیە لە ئێمە توانین کێڵگەکان پارێزین هێزی تر پێویستە لە دەرەوەی کێڵگەکان ئەم ڕێگایانە پارێزیە وەزیری ناوخۆ وعدی داوە لیوای سێمی نەوت و غاز دروستکرێ بۆی ئەم ڕێگریانە لا ببرێ لەم منتیقا و ئەوەی ئێستا ڕێگری هەیە پێشتر بەسەرانە ئەو ڕێگریانە نەیراوە کۆمپانیای پێشوو هەموو مانگە 100,000 دلاری داوە بە کۆمەڵە چەکدار لەم سنوورا بۆی تەقەی لێ نەکەن ئەگەر حکوومەت هەبێ شتی وا نابێ هەبێ